ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆتۆفیقم دەڵکەم شوی بەرنامی پانۆرەما پێتان گەیشتینەوە. تەوری ئەم شەومان قسە و باسە لەسەر بڕیارەکەی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت دەخاڵەت بکەن لە بڕیارەکانی بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی ئیداری گەرمیان ڕاپەڕین پارێزگای هەڵەبجە. بڕیارەکە وازەحە کە هەر بەرپرسی کێشێتی لە بەرپرسیارەتی حیزبی حکومی ڕێکخراوەی پێشمەرگایەتیدا بێ بۆی نییە تەداخل بکات لە کاروباری بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان لە سنووری سلێمانی ئیداری ڕاپەڕین گەرمیان پارێزگای هەڵەبجە کە فشار بخاتە سەر بەرپرسی ئەم فەرمانگانە بۆی کە لە بەرژەوەندی خۆی بڕیاریان پێ دەربکە یاخود هەندێ زەوی لە هەندێ ناوچەی دیاریکراوی ئەم شار و شارۆچکانە داگیر بکە. بڕیارەکە بە گشتی لە دوێنێدا دەرچووە. ئەمڕۆ جێبەجێکرا بە جوڵاندنی هێز لەلایەن سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆک کێشێتی نیشتیمانی کوردستان بۆی کە هەم یاسا سەروەر بێ، هەم ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە، هەم دادپەروەری جێبەجێ بکرێت. ئەم شەو گفتوگۆکەی لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم خات و خێڵان عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان کە بە سوپاسەوە شارەوانەکانی هەڵەبجە کە بە سوپاسەوە لە سودۆ لەگەڵەوە بەخێر بێ خات و خێڵان. هەروەها ئاوەرە عەلی بەڕێوەبەری شارەوانیەکانی ڕاپەڕین کە لە ڕانیەوە لەگەڵمانە ستاو لە جەنابیشت کاک ئاوەرە. کاک بارزانکەری بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی گەرمیان ئەویش بە سوپاسەوە لە کەلار لەگەڵمانە بێ. سەرەتا بە ڕوخسەتی هەموو لایەکتان دەچمە لای کاک ئاوەرە عەلی بەڕێوەبەری شارەوانیەکانی ڕاپەڕین کە لە ڕانیە لەگەڵمایە. کاک ئاوەرەم کاتت باش. دیارە ئەم بڕیاری سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی ڕەهەندی گرنگ بە دوای خۆیدا دەهێنێت. ئەتوانین بڵین لە ئێستادا کە ئەم بڕیارە دەرچووە کاردانەوەکان چۆن دەبن و ئێوە خوێندنەوەتان چۆنەوێ بۆ ئەم بڕیارە؟ سڵاوتان لەبێ. دیارە بڕیارەکە بڕیارێکی زۆر حەکیمانە و سەرکردانە و بڕیارێکی زۆر تایبەتیە کە لە خزمەتی سەرجەم سێکتەرەکانی و کایەکانی حکومڕانی وڵاتدایە بە تایبەتی و لەناو هەمووشیاندا شارەوانەکان یاخود فەرمانگە خزمەت گوزاریەکان کە کۆنتاکتی ڕاستەخۆیان هەیە لەگەڵ هاوڵاتیان و بەرژەوەندی تایبەتیەکان زۆرترین بابەتی بەرژەوەندی هاوڵاتیان یاخود تایبەتی لەم فەرمانگانە هەیە. بڕیارەکە ئەو بڕیارەیە کە ئێمە وەکو فەرمانگەکانی حکوومەت یان چەندین ساڵە چاوەڕێی بڕیارێکی لەو بابەتە دەکەین. لێتان ناشارینەوە لە دوای کۆچی دوایی سەرکردەمان جەنابی مام جەلال جۆرێک لە شێوان یاخود جۆرێک لە حاڵەتێکی تایبەت لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لەو شارانەی کە جەنابەت باسێکی هاتەکایەوە و تەداخولاتی حزبی یاخود تەداخولاتی مەسئولین بە شێوەیەک لە شێوەکان لە سەرجەم فەرمانگەکاندا هەبووە. بەڵام بە دەرکردنی ئەم فەرمانە یاخود ئەم بڕیارەکە هەژدەی مانگی 15 مانگی لەسەرە بڕیارەکە ڕاستەخۆ چۆتە جێبەجێەوە. هەرچەندە لە سنووری ئێمە بە سپاسەوە بۆ بەڵێ 15 بە سپاسەوە بۆ سەرۆک باڤڵ کە نزیکەی زیاتر لە 3 مانگێک دەبێت کە هێزێکی ئەمنی غەیری ناوچەی ئێمە لە خزمەت سەرجەم دام و دەستگاکانی حکوومەتدایە بە شارەوانەکانیشەوە دەستکراوان بۆ هاوکاریکردنی ئێمە. بەڵام بە دەرکردنی ئەم بڕیارە ئیتر هیچ بیانوویەک نەما بۆ ئێمەمانان بۆ برا سەرۆک شارەوانەکان بۆ سەرجەم فەرمانگەکانی تر کە هیچ تەداخولاتێکی حیزبی یاخود هیچ تەداخولاتێکی مەسئولین یاخود هیچ تەداخولاتێکی ئەو کەسانی کە چاوچنۆک و بەردەوام بە دوای کاری بازرگانی ڕۆژانەی خۆیان دابوونە ئەم بڕیارە کۆتایی بەمانەدا هێنا. تاوان بە دڵنیاییەوە کاک ئاوەرەتوانی بڵین پێشتر لە سنووری ئیداری ڕاپەڕین لای ئێوە یعنی ئەم بڕیارە پێش ئەم بڕیارە ینی ئەم خروقاتە هەبووە، ئەم پێشێلکاریانە هەبووە، ئەم ینی دەست درێژیکردنە سەر مڵک و ماڵی گشتی و بە تایبەت دەوڵەت هەبووە. وڵی ڕاستەکەی لێتان نەشارینەوە بە دڵنیایی هەبووە. بەندە پێشتر سەرۆکی شارەوانی بووم ینی حاڵەتی وا دروست بووە کە
لە هێزی ئەمنی دەرچووە شەڕکردن دروست بووە بەرامبەری بەو کەسانەی کە ویستویانە داگیرکاری لە مڵک و ماڵی دەوڵەتدا بکەن ینی وای لێ هاتووە سەرۆک شارەوانیەکان یاخو سەرۆکی فەرمانگە خزمەت گوزارەکان کەرس و وارسی خۆیان بەکارهێناوە بۆ پاراستنی خۆیان بە جۆرە لە جۆرەکان کە بتوانن بەرپەرچی ئەو خەڵکانە بدەنەوە کە دەیان هەوێت مڵک و ماڵی دەوڵەت داگیرکە هەرچەندە بۆ بەرچاوڕوونی ئێوەی بەڕێز و بە هاوڵاتیانیش هەموو دەزانن کە سنووری ئیداری ڕاپەڕین چەند ساڵێکە زیاتر لە 3 ساڵ 4 ساڵ زیاترەکە ئەم دیاردانە لە لای ئێمە تا حاڵەتی خۆ چوونە سەر ڕێچکەی خۆیان و بە شێوەیەک لە شێوەکان زۆرێک لە ئیستقرارەتیان وەرگتووە بەڵام ئەم بڕیارەی بەڕێزیان بۆ ئێمە پاڵپشتێکی یەکجار گەورە دەبێت کە سەرۆکی فەرمانگە کاری خۆی بکات دوور لە تەستێوەردانی کەسایەتیەکان جا کەسایەتەکە هەر کەسایەتێک بێ سەربازی بێ یاخود عشائیری بێ یاخود حیزبی بێ یاخود هەر کەسێکی کە بێت فەرموو ئەمە فەرمانگەی خۆت و ئەمە یاسا و قانونەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بەردەستدایە و ئەمەش سەروەری یاسا کە پارێزراوە لەلایەن سەرۆکەوە کە ئەم بڕیارە دەرچووە و هێزی ئەمنی و سەرجەم هێزەکانی پۆلیس و ئاسایشیش لە خزمەتی ئێمەی فەرمانگەکاندا هەین کە بە تەواوی ئەم دیاردانە بنبڕ بکرێ و ئەو کەسانێک کە بە زۆرێک لە جۆرەکان خەریکی دەڵاڵی و یاخود خەریکی کار و کاسپی و ئیشی ڕۆژانیان لەسەر حکوومەت و فەرمانگەکانی حکوومەتە دەکرێن بە شێوەیەک لە شێوەکان لە فەرمانگەکان دوور بخرێنەوە و ئەو هاوڵاتیانە بێنە پێشەوە کە ئیشی وان خزمەت گوزاری هاوڵاتیانە ئیشی وان پرۆژەکردنە ئیشی وان ئەو کاری و بەرهێنان و مساتحەوە یاخود پرۆژەکانی تری خزمەت گوزاریە. بەڵێ کەواتە توانین بڵین ئەم بڕیارەی سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی گرنگی خۆی هەیە و ئەمڕۆ کاردانەوەی توانین بڵین شەقامیشی بە دوای خۆیدایەنە خەڵک ینی زۆر دڵخۆشن و ئایندەی ئەم بڕیارە بە باشە بینن ئەگەر بە تەواوەتی وەکو خۆی جێبەجێ بکرێت توانین ماف بگەڕێتەوە بۆ خاوەن ماف و ئەو زەویانی کە هی حکوومەتە لەم سنوورانە بە دیاریکراوی کە گرنگن و لەژێر دەسەڵاتی شارەوانەکانن تا چەند پارێزراوە بن لە داهاتوە. و کاک هاوڕێ جان باوەڕ کە مۆزوع هەر زەوی نیە زەویەکان ڕاستە بەرژەوەندەی ینی قەراراتی ترکە لە فەرمانگەکانی تری خزمەت گوزاری دەردەچێ یاخود سەرۆکی فەرمانگە کە نەتوانێت بە مێشکی خۆی یاخود بە بێروبۆچوونی خۆی یاخود بەو دۆکیومنت و یاسا و ڕێنمانێکە لە بەردەستیدا بڕیار بدات و تەداخولاتی ئەملا و ئەملای لەسەر بێ ناتوانێت خزمەت گوزاری هاوڵاتی وەخو پێویست بگات بە دڵنیاییەوە کاریگەرێکی یەکجار زۆریە دەنگدانەوەکی زۆری لەسەر شەقام و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها لەسەر ئێمەمانان بە خۆمان دەزانین کە لە دوێنێەوە کە بەڕێزیان لەگەڵ پارێزگار و سەرپەرشتیاری دارە و ینی ئەوانەی کە پەیوەندیدار بوون دانیشتووە ینی زۆر بە سەراحەت بابەتەکە یەکلا کردوتەوە کە بابەتی ماستەر پلان وەکو دەستوری یەکێتی حکوومەت وە بابەتی نەخشە و نەخسە شادی شارەکان سەروەری ماستەر پلان و نەخشە سازی لە شارەکاندا دەبێت وەکو خۆی جێبەجێ بکرێت هیچ کەسێک ناتوانێت تەداخلات بکە لە ئیشوکاری ڕۆژانی سەرۆک شارەوانەکان و نەخشەدانان و هەروەها فەرمانگەکانی تری حکوومەتیش ئەوەی ماوەتەوە لەسەر ئێمە هەر یەکێک لە ئێمەمانان کەم تەرخەمی بکات هیچ حجەیەک و بیانوویەک نەماوەکە بتوانین خزمەتی هاوڵاتی با بڵین ئەو هاوڵاتی کەشانی هاوڵات خزمەتە بکەین یاخود ئەو کەسانێک کە دەیانەوێت و بەرهێنام بکەنەوە خەڵکی و بەرهێن و مستەسمێنن هیچ بیانوێک نەماوە کەم بتوانین بیان و بهێنینەوە یاخود تانەوتەشەر لە بڕیارە لە داواکاریەکانی ئەوان بگرین ئینشاءڵڵا ئێمە وەک خۆمان بە زووتری کات لەگەڵ سەرۆک شارەوانەکان و فەرمانگە خزمەت گوزاریەکانی سنووری خۆمان کۆ دەبینەوە و بڕیاری بەڕێزیان کە لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوشدا بە سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین قەرارە بە زووترین کار لەگەڵ لایەنە پەیوەندیەکان کۆبینەوە کە ئەمە بڕیاری سەرۆک بافڵە و بە زووترین کات دەبێت جێبەجێ بکرێت و ئینشاءڵڵا لەگەڵ ئەو هێزانێک کە لێرە لە خزمەتی فەرمانگەکان و سەرۆک شارەوانەکان داین دەتوانین بە زووترین کات ئیش و کاری خۆمان بخینە سەر ڕێچکەی خۆی بێتە سەر ئەو سکەیە کە پێویست بوو لە چەندین ساڵە لەسەر ئەم سکەیە بڕوات و یاخود بم ڕێوشونانە بڕوات کە بە جوێرەی ڕێنمایی و یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەرەچن کاروباری هاوڵاتیان ڕۆژانی هاوڵاتیانی پێجێبەجێ بکرێت. بەڵێ کاگێ ئاوەرعەلی من نامێت زیاتر لە کاتە بگرم ئەزانم ئیلتیزاماتی دیکە دێ زۆر سوپاس دەکەم کە ئەم شەو لە بەرنامەی پانۆراما لەسەر گرنگی بڕیارەکەی سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی بەشدار بووی لەگەڵمانە سوپاس دەکەم. بەڵێ ئەمڕۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی سەرۆکی شارەوانی سلێمانی کۆنفرانسێکی لەو بارەیەوە هەبوو سەبارەت بە گرنگی بڕیارەکەی سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی پێکەوە بینەریەبی.
لێرەوانێ بەڕاستی سوپاسی بەڕێز کاک باوڵ تاڵەبانی ئەەکەم و سوپاسی بەڕێز کاک قوبات تاڵەبانی ئەەکەم جێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بەردەوام پاپشت و پشتگیر بوون بۆ کارە یاسایەکان و بەردەوام جەختیان لەوە کردوتەوانێت جیاوازی هیچ کەسێ نەکەن جیاوازی ئەمر و زەیت و حزبی بەعکسەوانێ ئەوەی کە بە من ڕاگەیەنراوە ئەو مەسئولەی تەداخولەکە لە کارەکانی شارەوانی لە داواکردنی زەوی لە داواکردنی کاری نایاسایی لە پێش هەموو کەسێکە ڕێکاری یاسایی بەرامبەریان وەربگیر. ئێمە ماوەی چەند مانگێکە هاتوونەتە شارەوانی سلێمانی بەڵام تێبینی چەند کارێکی نامۆ و ناخۆشمان کردووە کە بەڕاستی ئەمە تەهدیدە بۆ سەر ژیانی هاوڵاتیان بۆ سەر موڵکوماڵی دەوڵەت تەنانەت بۆ سەر موڵکوماڵی هاوڵاتیان. بۆیە ئێمە ماوەی چەند مانێکە خۆمان ڕاستە بەشێکمان هەیە بەشی پۆلیسی شارەوانی سلێمانی بەڵام ئەم بەشە هەم ژمارەیان کەمە هەم پاڵپشتی و پشگیریان کەمە و هەم چەند جارێک ئێمە نووسراومان کردووە بۆ زیادکردنی ژمارە ئەم پۆلیسانە بۆ ئەوەی کە بتوانین موڵکوماڵی دەوڵەت و هاوڵاتی و ڕزقی خەڵکیش بپارێزین. کۆمەڵی خەڵک پیا بوونەتە مافیا بۆ زەویەکان بۆ کۆشک بۆ با بڵین دووکان بۆ بڵین خانۆکانی شارەوانی ئەو هاوڵاتیە ماوەی چەند ساڵێکە لەو دوکانەیە کەسابەتی خۆی ئەکات. ئەی بینین بە چاوی خۆمان کە لە دەرەوە کۆمەڵێ خەڵکی زۆری دەموچاو دووبارە کە پارە و سەرانە لە خەڵک وەرەگرن. جا ئەوەی کە تەسیری کردە سەر ئێمە و کاریگەری هەبوو کۆمەڵێ لەو خەڵکانە بە ناوی حیزبەوە بە ناوی مەسئولەوە قسە ئەکەن. چەند کەسێک پیا بوون کە ئەرزی دەوڵەت یان با بڵێن ئەرزی هاوڵاتیان خەتخەت کردووە. ئێمە داوای ئەم هێزانەمان کردووە هەر کەسێک لەو بابەتە هەر ئەرزێک خەتخەت بکە یان بیفرۆشێ بەنهێنی ئێمە ئیجراعاتی یاسایی ئەەکەین بە پێی ڕێکارە یاساییەکان. بەڵێمە بەردەوامین هەر لەسەر قسەکردن بۆ مەبەستی بڕێارێکی سەرۆک باوڵ جەڵال تاڵەبانی تا چەندە گرنگە لە ئێسادەکەم و لایەنەکان پێوی پابند بن. دێمە لای خاتوخێڵان عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی هەڵەبجە کە لە سودۆ لەگەڵمە دووبارە بەخێربێ خاتوخێڵان. دیارە وەکو کاگاوەرەش باسی کردووە ئێستش لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی خاتوولێلایە بینیمان و بیستمان ینی بەگشتی ئەم بڕیارە مای دڵخۆشیە بۆ هەموو لایەک. گرنگی بڕیارەکە لە چیا بینیتەوە خاتوخێڵان جەناب؟ سڵاو ئەم کاتتان باش سوپاس. زۆر سپاس بۆ ڕێخستنی ئەم دەرفەتە بتوانین لێرەوە قسە لەسەر بڕیارێکی وا گرنگ بکەین. بەڕاستی من بۆ خۆم ئەمڕۆکە گوێم لە بڕیارەکە بوو زۆر دڵخۆش بووم چونکە بەڕاستی ئەم بڕیارەکە دەرکراوە پشگیرێکی زۆر گەورەیە بۆ بەڕێوەبەرەکان بۆ سەرۆک شارەوانیەکان بۆ بەڕێوەبەرە گشتیەکان بەعام بۆ هەموو دائیرەکان یعنی شەرنی هەر شارەوانی بێت بەڕاستی بەڵام شارەوانی زیاتر کێشەی زەویزاری هەیە داگیرکردنی زەوی هەیە. بەڵام بڕیارێکی زۆر گرنگەوە توانم بڵێم بڕیارێکی زۆر یاساییە کە ئەتوانین ئێمە یاسا و ڕێنمایەکانی پێجێبەجێ بکەین و من بۆ خۆم حەزەکەم ئەمەش بۆ هەموو کەسێ گویان لێبێت. من نزیکی ساڵێک و 2 مانگە دەست بەکار بووم لە ماوەی ئەم ساڵ و 2 مانگە بە هیچ نوعی کەس دەداخلی ئیشی منی نەکردووە بڵێ ئەمە بکە و ئەوە مەکە. بەڕاستیەکەوێتە سە بەڕێوەبەرەکە خۆش یعنی من بە تەواتی بە پیاسا و ڕێنمایی ئیشەکەم و ئەگەر لە خوارومنەوە لە شارەوانەکانیشەوە ئەگەر بە پرسێک تەداخلی ئیشەکانیانی کرد بێ بەڕاستی ڕەتفعلم هەبوو ئاگادارم کردوونەتەوە کە یاسا سەروەرە کە بەڕاستی پێویست ناکە بڕۆنە ژێرباری ئەوەی هەر بە پرسێک داوایان لێکە کە فلانە زەوی بدرێت بە فلانە کەس یان فلانە زەوی ئێمە دامان ناوە لەوانەیە بۆ پرۆژەیەکی بازرگانی بەڕاستی بازرگانیە کە ئێمە دامان نابێت لەسەر جادەی ڕیسی بێ بنمونە ئەوان داوا بکەن ئەو پرۆژە نەخێن نەکرێت بە ماڵێک بنمونە بکرێت بە ئوتێلێک یەکێکی کە لە پشتیەوە بێت. بۆیە ئێمە بە تەواوەتی ئەم بڕیارە پشگیرمانە و زۆر سوودیشی لێ بینین. هەر بە دەرلەوەی جەنابی شتۆک و ئاماژەت پێداوە کاگاوەڕەش پێشتر وتی خۆ مەسەلەکار مەسەلەی زەوی نییە زۆر جاریانی تەداخلات هەبوو بۆی کە فشار کراوە لەسەر ئەو بەڕێوەبەرەی یاخود ئەو سەرۆکی شارەوانیە ینی بڕیارێک لە بەرژەوەندی ئەو کەسانە دەربکا کە بۆ نمونە خۆیان بە باڵا دەستزانی و یا خۆیان بە کەسی سیاسی یا سەربازی ناساندووە. خۆی ئەمە گرنگە لێ سادەیە بۆ نمونە هەندێک پرۆژەی گرنگەیە لە هەندێک ناوچە لە
هەرێمی کوردستان بە هەندێک لە هۆکارەکان ڕاژیراوە کەسیش نێزانیەوە ئێمە جۆرێکن لە تەداخلات بۆ ئەمە لە داهاتوە جەنابتان ینی پێشبینی چیەکەن بە گشتی پرۆژەکان لە داهاتوە چێتە پێشەوە گوژمێکی دیکەدا بەکار و پرۆژە و خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان بەڵێ ئەم بڕیارە بەڕای من بڕیارێکی زۆر گرنگە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ڕووی ئیداری و خۆمانی پێ پتەوترکەین و ئێمە بتوانین بەڕاستی هەموو شارەوانیەک ئەگەر ماستەر پلانەکەشی پەسەند نەکرابیان مەستە پلانیشی نەبێت بەس نەخشەیەکی بنەڕەتی هەیە کە بتوانێت بیپارێزێت و لە نەخشە بنەڕەتیەکەشیان لە ماستەر پلانەکە چەند شتێک دیاری کراوە ئەم بڕیارە هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بە تەواتی ماستەر پلانمان جێبەجێ بکەین و هەروە بتوانین خەدەمات زیاتر بگەێنین بە هاوڵاتیانی خۆشەویست و ئاودانی زیاتر لە شار و شارۆچکەکان بنیاد بنین و بە نمونە هەنێ خەڵکەیە مەسەلەن باخیە بۆ باخەکەی وش کردووە بەرپرسێک مەسەلەن لە پشتەوە بووە بۆ ئەوەی هاوکار بێت کە باخەکەی وشکات و دوایی لە شارەوانی نەخشەی بۆ دەستکاری بکرێت بڕیارێکی ئاوەها گرنگ ئیتر بەڕاستی خەڵک ئیتر بیر لەوە ناکاتەوە بەڵێ بیر لەوە بکاتەوە کە باخێ دروستکە دوای چەند ساڵە باخەکەی وشکا بۆی ئیفرازی کات لە بری شارەوانی و ڕێژەی سەوزایی کەم کاتەوە بەڕای من ئەم بڕیارە و هەم لە ڕووی ژینگەیشەوە یعنی دڵنیا بن بەڵێ کاریگەریکی زۆر باشی هەیە بە نمونە لە هەڵەبجە و حاڵەتەمان زۆر زۆرە کە زۆربەی بەڵێ ینی خەڵک زەوەکەی ئەکا بە باخ دواتر خۆی بە هەندێک لە هۆکارەکان وشکێکا بۆ ئیفرازی کات بەڵێ بۆ ئەوەی ئیفرازیکە و ئەو کاتەژ لە نەخشە بە نمونە لای ئێمە هەر بە باخ بە سەوزایی دانراوە بۆیە بە هیچ ناوێ و کاتە ناتوانن ئەو کەسانە بیر لەو شتە بکەنەوە و ئەو شتە کۆتایی پیاتەوە شتێکی زۆر زۆر باش کەواتەم بڕێرە ڕەهەندی زۆری هەیە مێشێکە لە ڕاندەکان بۆ ئاوەدانی و سەوزایی و ژینگە پارێزی ئەوە زۆر زۆر باشە یعنی ڕێژەی ئاوهەواش هەر تەسیرەکات دەستخۆش خاتوی خێڵان دێمەوە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵە پرسی دیکە کاک بەرزانکەریم بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی گەرمیان کە بە سوپاسەوەش دەکەرا لەگەڵمانە دووبارە ساڵ دەبێت کاک بەرزانیانی بڕیارێکی ئاوها گرنگ لە کاتیشی ئاوها هەستیاردا یان نتوانین بڵین ڕاستەڕێیەکە دێنێتەوە سەر ڕێگای خۆی ئەوەی کە دەگوزارێت ئەتوانین بڵین بەرەو چاکسازیە و بەرەو وەستاندنی ئەو دەستانەیە کە هەمیشە دەخاڵەتیان کردووە لە کاروباری حکوومەت و هەروەها مافخواردنی هاوڵاتیان و هەروەها بە زۆر دەرکردنی هەندێک بڕیار لەلایەن هەندێک بەڕێوەبەری ناوچە جیاجیاکانەوە بڕیارەکەی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی بە گشتی کۆی ئەم پرسانە بەرەو چارەسەرە بات بەرەو ڕاستەڕێ باتەوە کاک بارزان بەڵێ پێچێک کێشەی دەنگ هەبێت لای کاک بارزانەوە دەنگی ناگاتە لێمە تاوەکو چارەسەریەکەن دواتر دەچمەوە لای کاک بەرزان بۆیە وەڵامەکەی لێ وەربگرمەوە خاتو خێڵان ینی ئەمێ زۆر لەسەر ئەوە بۆسم بە تایبەتی کە باست کرد ینی مەسەلەی ماستەر پلان چکە بەڕاستی هەموو شارێک ماستەر پلانی خۆی هەیە تۆ گەرە و ماستەر پلانەوەکو خۆی جێبەجێ نەکرێ شێواندن دروستە بێت لە ڕووی ماستەر پلانی ئەو شارەوە ژیانی نوانیە ئەمەی ئەم بڕیاری سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی پاڵپشتە بۆی کە بۆ نمونە ئێستا ماستەر پلانی هەڵەبجەوەکو خۆی جێبەجێ بێت هەتانە هەر ماستەر پلان هەیە ماستەر پلانی پەسەندکراوی نییە ماستەر پلانێکی بۆ کراوە بەڵام پەسەند نەکراوە بەڵێ کێشەی هینی هەیە محکەمە ئەوی لەسرە کە پێشووتر ماستەر پلانێک کراوە و پەسەند نەکراوە وەرنەگیراوە کێ پەسەندی نەکردووە پێشووتر لە وەزارەت یاخود چۆ وەزارەت بەڵێ وەزارەتی شارەوانەکە ماستەر پلانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و پێنجیان بەیەکەوە یەک کۆمپانیای IGCO کردی بەڵام بەداخەوە یعنی بۆچیەوە جێبەجێ نەکراوە یا وەرنەگیرا وەڵا حەزەکەم ڕوونکردنەوەی لەسەر بدەم من ئێستا بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی هەڵەبجە جیاوەتەوە بەڵام بەعام لەبەرەوەی خۆم پێشووتر لەوێ ئەندازیار بووم زۆر حاڵەت لێپسرایی بەشی نەخشەدانان بووم زۆر تووشی ئەم کێشانە بووم بەڕاستی خەڵک دەنگی کردویان زەخت و زۆریان کردو بەس بە حکمی ئەوەی بەڕاستی لە ناو هەڵەبجە بنەماڵەیەکی دیار بوون نەیانتوانیوە ڕاستەوخۆ بەرامبەر خۆم قسەوە باس بکەن مەسەلەن لە ڕێی مۆزەفەکانی خوارەوە داواکاریەکان کردووە لەوانیان زەخت کردو کە هاتنە بەردەستی من بەڕاستی من قەت نەمە کرد تەنانەت وای لێ هاتبوو ئەتوانم ینی حەزەکەمە خەڵک ئەوەش بزانێت هەر ژیانمان تێکچوو بوو بەدەست دەنگ و بەدەست داواکاری و بەدەست داواکاری ناقانونی و ئەم شتانەوە بنەماڵەکەم ینی پشگیری لێکردین بەڕاستی لەو حاڵەتانە کە ئەم یاسا ئەم بڕیارە دەرکراوە من بە یاسای دانێم زۆر گرنگە بۆ پاڵپشتی فەرمانگەکان ئیتر کەس نەتوانێت کەس ناوێرێ لە مەولا لەبەر ئەوەی ئەزانن کە یەکێکە یاڵێمە بڤەیە
ئەوە زۆر گرنگە بەڵێ و باسی ماستەر پلانەکەش ئەو کۆمپانیا بەڕاستی ماستەر پلانەکەی بۆ هەڵەبجە کردووە هەر شتێکی بەسیتی کردو یعنی من بە تەسەوری خۆم کە ماستەر پلانەکەم خوێندەوە تقریبان ئەوە نابوو ئەتوانم بڵێم 500 پەڕا بوو هەر ئەتوانم بڵێم سەردانی هەڵەبجیان هەر نەکرد بێت لە ڕێی سەتەلایت ئیمێجەوە ماستەر پلانیان بۆ هەڵەبجە کرد بێ بە نمونە باسییان کردبوو هەڵەبجە لە سانەوەی نەخوێنەوارە یعنی هەنێ شتیان وتووە بەڵێ ئەم شتانە لەبەر ئەو سەبەبانە کە لەسەر واقع ماستەر پلانەکان نەکردبوو وەرنگیرەوە باشتر وەسێنراوە لە وەزارەتی شار دەست خۆش دێم و خزمەت جناب وڵای لەسەرەوە زیاتر قسەکەین و کاریگەری ئەم بڕیاری سەرۆک باوەڵ جەڵال تاڵەبانی بۆ ئەومە بەسەرش ینی بزانام ڕای جەناب بدۆرەگرم لێوی دەچێن لای کاک بارزان ئێستا دەنگی تۆ دەگاتە لای ئێمە ئەتوانی وەڵامەکەی خۆت بدەیتەوە وەڵامی پرسیاری کە پێشتر لێم کردی فەرموو. سڵاو بۆیەوە کاک هاوڕێ ئەم کاتەی بینەران و بیسەرانی کورسات باش بێگومان بڕیاری 129 سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی پڕ بە باڵای حەز و خولیای ئێمەیە لە شارەوانیەکان وەکو بەڕێوەبەری کشی شارەوانیەکانی گەرمیان بەڕاستی بڕیارێکە کە ئەتوانم بڵێم دەستکراوەمانەکە بۆ جێبەجێکردنی یاسا بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان ئەوەی هەبووە کە لە ساڵانی پێشوو کە لێرە و لەوێ هەندێک کەس هەبووە ڕێگریان کردووە لە جێبەجێکردنی پرۆژەیەکیان دەستگرتن بەسەر زەویەکە کە زەوی شارەوانیەکی پەیوەندیدارە ئەمە دەستکراوەمانەکە بۆی لە ڕێگەی لایەنە سەربازیەکانەوە ئاسایش و پۆلیس بتوانین یاسا جێبەجێ بکەین و بەڕاستی لە کاتی بڵاوبوونەوەی ئەم بڕیارە ئەتوانم بڵێم ڕنگدانەوەیەکی پێویستی لەسەر خولیا و ئارەزووی خەڵک دروست کردووە کە بە دەرفەتێک ێزانن کە بۆی ڕێگری ئەو دەستانەی کە هەبووە لە ڕابردووە هەرچەنێ ڕێگریکردن یان دەستبردن بۆ مڵکوماڵی دەوڵەت لە جێگەیەک و بە جێگەیەکی تر ڕێژەیە لە سنووری ئیدارەی گەرمیان ئەتوانم بڵێم ڕەنگە لەسەر ئاستی سنووری ئیدارەی سلێمانی یان ئیدارەی گەرمیان کەمترین دەستدرێژی کراوەتە سەر مڵکوماڵی دەوڵەت لێرە و لەوێ هاوڵاتیەک کەسێک زیادەڕەوەیەکی کردووە بەڵام نەبووەتەوەی کە دیاریدەیەک بێت لەلایەن گروپێکەوە لەلایەن چەند شخصێکەوە بێک بۆ ینی گەرمیان باش بوو لە ڕابردوو لەو ڕۆ کاک بارزان ینی تەداخلات نەبوو لەلایەن بۆ بەرپرسانی باڵا کەسانی سەربازی چۆ گەرمیانیش بەڕاستی کەلار و ناوچانە شوێنی گرنگی زۆرتیە و ئەرزی زۆر باشی تێدایە لە ڕابردوو کە چاوێکی زۆری لەسەر بۆ ناوچانە هەوڵ هەبووە کاکاڕێ وەک باسم کرد هەوڵ هەبووە لە ساڵانی ڕابردوو بە شێوەی شوێنەکانی تر هەوڵ هەبووە کە زەوی کشت و کاڵ ئیفراز بکرێتکە و ئیفرازێکی ناقانونیە لەبەرەوە هیچ چوارچێوەیەکی یاسایی نییە گروپێک یان هێزێک بۆ خۆی ڕۆیشتووە زەویەکی کشت و کاڵی ئیفراز کردووە دواتر دابەشی کردووە بەو ڕێکارانە کە هیچ ڕێکارێکی یاسایی نییە بە معیاری شارەوانی هەوڵ هەبووە بەڵام ڕێگریەکانی ئیدارەی گەرمیان بەڕێوەبەری کشتی شارەوانیەکانی گەرمیان و سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان توانراوە کە ڕێگر بین لەو هەوڵانە نەێڕین بگاتە ئەنجام کەواتە خودی بڕیاری سەرۆک باوەڵ جەڵال تاڵەبانی چەندە گرنگە ئەوەندەش گرنگە کە بەرپرسانی ئەو ناوچانە و ئەو یەکە ئیداریانی ئەو ناوچانە ڕاستە ئەوان پابندە بن بە بڕیارەکەەوە بەڵام خۆیان بەشێک نەبن لەو گەندەڵی و یاخود دەست بە سەراگرتنی کە هەیە لە ناوچەکانە یعنی ئەمە تا چەندە گرنگە بەڕاستی کاک بێگومان کاکاڕێ ئەتوانم بڵێم بڕیارێکە پڕ بە باڵای تمۆحی ئێمەیە لێرە و لەوێ ڕێگری هەیە لێرە و لەوێ هەوڵ هەیە کەسێک سەربازیە یان کەسێکی سیاسیە لە ساڵانی ڕابردوو نمونە هەبووە هەوڵ دراوە لە ڕێگەی وەبەرهێنان لە ڕێگەی پرۆژەی وەبەرهێنان فشار بکرێت لەسەر سەرۆکایەتی شارەوانیەک بۆ تحقیقی مەکسەبێکی شخصی هەتا چاوترساندن هەبووە لە هەندێک فەرمانگەی ئەم سنوورە لە سەرۆکایەتی شارەوانی و لە فەرمانگەکانی تر کەوە لە سلولی دەسڵاتی من نیەم ناتوانم ناوێن ببم ئەم هەوڵانە هەبووە بەڵام ڕێگرێکی باش کراوە لە ئاستی تمۆحی ئێمە نەبووە ڕێگرەکان بەڵام ئەم بڕیارە دەستکراوەمانەکە بە پاڵپشتی
هێز ئەمنیەکان بە پاڵپشتی ئاسایش پۆلیس بۆی ئەو ڕێگریانە لە داهاتوە بە تەواوی بربڕ بکرێت. دەست خۆشکاک بارزان دێمەوە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵەیە پرسی دیکە هەر پەیوەندی کە بۆ بابەتەوە هەیە خات و خێڵان ینی مەسلەی ئەو ماستەر پلانە وڵای پرسیاری لای من دروست کرد بەڕاستی بۆچی ینی بەرپرسانی باڵای هەڵەبجە لە ڕابردوو خۆیاننی بەشێک نەبوون لە دروستکردنی و ماستەر پلانە ئێخۆ هەڵەبجە کراوە بە پارێزگا فەرمانی ینی ئەنجومەنی وەزیرانی هەیە هەروەها ئاعترافی بەغدای هەیە و حکوومەت هێرێمی کوردستان هەوڵی زۆرداوە لەسەر و هەموو شانۆیشێتی نیشتیمانی کوردستان ینی هەوڵی زۆر گرنگ و چارەنووسازی داوە لە پێناوەی کە پارێزگای هەڵەبجە بە پارێزگا بکرێ و سەررجەم ئەو ڕێکارانی کە هەیە بۆمە بەسە جێبەجێ بکرێت یەکێ لەو ڕێکارانش ماستەر پلانە بۆچی وا بۆ ئاراستەیە براوە کێ هۆکار بووە ئێستا ئەتوانین بڵین بیبەسینەوە بەم بڕیاری سەرۆک باوەڵ تاڵەبانیەوە ئەتوان کاری لەسەر بکەنەوە ئێوە هەنگاوی جدی بۆ بنێن بەڕاستی ئەم مەسەلی ماستەر پلانە پێش بە پارێزگابوونەکە بووە ینی دەمێکە و ئەو کاتە هەڵەبجە پارێزگا نەبوو سەر بە پارێزگای سلێمانی بوو وە کاروبارەکانی پارێزگای هەڵەبجە ئیش و کارەکانی ماستەر پلان و نەخشە هەموو شتێکمان لە سلێمانی بەڵێ ئەرەوەڵا پەیوەندی بە سلێمانی هەو بەداخەوەم ئیتر نازام کێ بەرپرس بووە بەداخەوەم زۆریش کە هاوکار نەبوون لە سلێمانی ماستەر پلانی هەڵەبجە بەڵام هەڵەبجە خۆشی ئەندامی ئەنجومەنی هەبوو کە لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیا بەشدار بوون ئەوان چ ڕۆڵێکیان هەبوو لەو بابەتەیە گرێبەستەکە لەگەڵ سلێمانیان کرابوو یعنی سلێمانی بنمونە ئەبوو دە مهندس بنێرەتە دەرەوەی وڵات بۆ ئێودرێت دەورە ببینن لەسەر ئەو ئامێری ئێرال فۆتۆ چوزانم هەنێ ئامریکا هەیە هەنێ ڕێکاریکە هەیە بۆی ماستەر پلانەکە فێر ببن چۆن دروستی بکەن و چێک بکەنەوە ئەو شتانە بەڵام هەڵەبجە هیچ ئەندامێکی نەنێردرا لەگەڵ ئەو لیژنە یعنی گریمان ماستەر پلانەکەش دروست کرا ئەی دوایی هاتەوە بەردەستی هەڵەبجە ئەی مۆسەفەکانی هەڵەبجە ئەبێ ئەوەنە توانا و زانست و عیلمیان پێبێت کە بتوانن چێکی ئەو شتەی خۆیان بکەن و کاتۆتە بەردەستیان بەڕاستی لەوا گلەی لە سلێمانیەکەم کە مافی هەڵەبجیان خواردبوو بەڵام لە سانە و پێنجی پارەکەشی سرف کراوە چونکە هەر تەنها هەڵەبجە نەبوو سێ شوێنی کەشی لەگەڵا بووە بەڵام ئێستا حکومەت لە هەوڵی ئەوەیە چارەسەری بۆ بکات جارێشکە بودجێ بۆ دابنێنەوە بۆ مەسەلێ بەڵێ ئێستا من بۆ خۆم بۆ شارەوانەکانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی هەڵەبجە لەبەروی خۆم ئەندازیاری مەعماریم یعنی ماستەر پلانم خوێندووە و چەند ساڵیش لە شارەوانەیە ئیشمان لەسەر کردووە هەوڵمان داوە کاریشم بۆ کردووە داواکاریم کردووە ها بۆ ئەوەی پێش ئەوەی ماستەر پلان کەی یەکەم شتێک ئەوەیە کە ئەبێ ڕوو پێوی بکەیت یعنی بۆ دابینکردنی پارەکەی داواکاریم کردو حالیان لە وەزارەتی دارەیە بۆی ڕەزامەندیمان بۆ بێتەوە و هەروەها ئێمە لەبەر ئەوەی تەوێڵۆبیارەمان هەیە هاوسنوورە لەگەڵ ئێران پێویستمان بە ڕەزامەندی وڵاتی ئێران هەیە بۆ ئەوەی ئێمە ئێرەڵفۆتۆ بەکاربێنین یان درۆن بەکاربێنین ئەم شتانە حالیان شاندێکین لەلایەن هەرێمی کوردستانەوە لەم هەفتەی داهاتووە ئەڕۆین بۆ ئەو مەبەستە کردووە لە ئەم هەفتە بێتەوە سەرۆکی شارەوانی تەوێڵە و بیارە و هەروە خۆموچ بەڕێوەبەری نەخشەدانانی ئاوادانی سەردانی وڵاتی ئێرانەکەین یەکێک لە هەدەفەکانمان ئەوەیە کە ڕەزامەندی ئێران وەرگرین بۆی بتوانانی ماستەر پلان بۆ سنووری تەوێڵە و بیارە و خوڕماڵ و بەمۆش بکەین لەگەڵ بیارە و هەروەها ئێمە بەڕاستی حەزەکەم باسی ئەوەش بکەین ئیشی زۆرمان کردووە تەوێڵە و بیارەمان هەیە کە ناوچێکی تەواو کەلتوریە یعنی هەموو کورد شانازی پێوە کات کەلتوری کوردی زۆر پاراستووە زۆربەی گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانیش ساڵانە لە مناسەباتەکانە بۆ ئەو ناو چاڕات یەکێک لە هەدەفی سەردانەکەشمان هەر بۆ ئەوەیە کە بتوانین کەلتوری ناوچەکە بپارێزین و زیاتر لە هەورامانی تەخت لە ئێران چی کراوە ئێمەش سوودیان لێ ببینین لە توانا و هەندسی ئەوان بزانین ئەوان چیان کرد و ئێمەش بەکاربێنین هەندێ هەنگاو هەبووە کە لە ڕابردوو و جەنابیش تاماژەی پێدی بوون و نەگەت جۆرێک لە جۆرەکان بەلا ڕێدا برابێ گەندەڵی تێدا کرابێ یاخود کەم تەرخەمی تێدا کرابێ دیارە ئەمە بەشی خوارەوە لە خوار بەڕێوەبەرە گشتیەکانەوە خەڵکی دیکە هەیە کە هەڵەسێ بەم هەنگاوانە ینی دیارە بۆ نمونە لە هەردام و دەستگایەکە دەستێکی گەندەڵی هەیە یاخود دەستێک هەیە کە دەیەوێت کارەکان بەلا ڕێدا بەر یاخود چاکسازی نەکرێت ئێستا توانین بڵین لە دوای ئەم بڕیاری سەرۆک باوە جەڵال تاڵەبانی هەنگاوی داهاتووی ئێوەکو سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە چی ئەبێت کە بتوان بەجددی کار بکەن لەسەر هەندێک پرۆژەی گرنگ کە پێشتر ئەگەر ڕێگریتان لێکرا بۆ ڕاستی خات و خێڵە
بڕیارێکی زۆر گرنگە بووە بە نمونە هەنێ زەوی هەبووە وەکوتم خەڵک باخەکانی وش کردووە یعنی تا ئەم دەقەش چاوەڕێیەکەوەی ئیفراس بکرێت بەڵام بڕیارێکی ئەوە دەرچوو بێت نەوەڵا کەس ناتوانێت ئەو بڕیارە بکات و لە شارەوانی هەڵەبجەش من وکوتم لە ژێردەستی منانیە بەڵام لەسەر بە سنووری من نییە بەڵام دڵنیام ئیتر ئەو شتە قەت عبێت لە هەڵەبجە کە خەڵک بیر لەوە بکاتەوە و ماستەرپلانی هەڵەبجەش بە ئاسانتر دروستەکرێت یعنی ئەی کێشەی ئەویان حەلە بێت بەڕاستی کە ئەوان باخێک ئیفراس کراوە و یان مەسەلەن داواکاری کراوە بۆی هەڵگرتنەوەی بۆ بکرێ بە پێی واقع حالەکەی ئەوان بەش بەشیان کردووە ئەو شتە نابێت و هەروە حەزەکەم باس یەک شتی کە بکەم لەلایەن حکوومەتەوە بڕیارە دەرکراوە بۆ ئەوەی ئەو خانوانەی کە زیادەڕۆن بە پێی بەڵام بە پێی ماستەر پلان گونجاو بێت چکە هەموو زیادەڕۆیەکنا تاپۆ بکرێ بەڵام ئەوش ڕێکاری خۆی هەیە یعنی چەندەوە دەستی پێ کردووە بەڵێ دەستی پێ کردووە زۆرە و ژماری و خانوانی بێ تاپۆن لێوێ بیزابت ژمارەکان نازانم بەڵام خەریکن دەستیان پێ کردووە لە ناو سنتەرەکە لیژنەی باڵا پێکێنراوە بە سەرۆکایەتی قامقامی هەڵەبجە و سەرۆکی شارەوانی و چەند لایەنێکی کەوە لە ناحیەکانی سەرۆکی ناحیەکان سەرۆکی لیژنەکان سەرۆکی شارەوانیەکان ئەندامن دەست پێکراوە بەڵام ئەوەی تایە ئەم بڕیارە بوو ئەوەی ئێمە بتوانین لە ساسا سوودی لێ ببینین و بتوانین بەڕاستیم کێشەی ماستەرپلانی هەڵەبجە و هەروە ئێمەش حەلکەین ئەوەیە کە پێویستەکات ئێستا هەڵەبجە لەبەر ئەوەی پارێزگایەکی تازەی مۆزەفمان زۆر کەمە و هەروەها لایەنی ئەمنیەکانیش کێشەیان هەیە ئێمە زۆر جار مەسەلەن داوای پاسەوانمان کردو بۆمان تەنسیب کرێت یان داوای پۆلیسمان کردووە لەبەروی نیمانە وتوانە خۆمان هەر ڕێژەکەمان کەمە بۆیە لێرەوە داوا لە سەرۆکی حکوومەت وە داوا لە بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت ئەەکەم کە هەوڵی جددی بدرێت بۆ دامەزراندنی لایەنی ئەمنی زیاتر وە مۆزەف بۆ شارەوانەکان و کوچاودێری زیادەڕۆ و هەروەها هەندانێک سەرف بکرێ بەڕاستی بۆ چاودێرەکان تێوەش پێویستان بە هێزێکەیەکە بۆتان بنێرن بەڕاستی و هێزی کە ئەمڕۆ جوڵێنراوە لە سلێمانی یەخۆیەشێک لە هۆکارەکانی ئەوێ بۆی یاسا سەرۆرکە بۆ گەندەڵیانە نێڵێ بەڵێ باسیەوەم کرد ئەم یاسایە کە دەرکراوە بە تاپۆکردنی زیادەڕۆکان هەنێ حاڵەتی تیا ئێمە ناتوانین بە پیاساکە جێبەجێکەین ئەبێ لابرێت بەڵێ ئیتر ئەو لابرنەش بە تەنها ناتوانین ئیلا ئەبێ هاوکاری بکرێن هێزی ئەمنیەکی تایبەت دەربکرێ بۆی بەڕاستی ئەمەش بتوانین سود لەو بڕیارە ببینین و ماستەرپلانیش بۆ هەموو پارێزگای هەڵەبجە دروست بکەین وڵای بۆ نمونێ سەر لە سلێمانی و جەنابەت باس خانووی زیادەڕۆت کرد یعنی لە سلێمانی شەوە خەوتیت بەیانی ئەڵەسای لە ناوچێک لە ناوچەکان ینی نزیکیشە ناوێت حەز ناکەم ناوی بێنم لێرەوە لەسەر شاشانی سیر دەکرد یەک نیاخان و دروست کراوەمە چیە وڵا خانووی زیادە ڕۆیێت دوجار حکوومەتی ژین ناچارە بوو دەچۆ ژێرباریانەوە بۆ نمونە ڕاستەخۆ هەموو کەس مافی خۆیەتی کە خانووی هەبێ و شوێنی نیشتەجێبوونی هەبێ بەڵام بە ڕێکارە یاسایەکانی ینی کەواتەم بڕیارە کۆمەڵێک خاڵی سلبیە وەسێنێکە هەبوو زۆر زۆر تایبەتەوەی شەڵا سەرەگرێت و پشتیوانی هێزە ئەمنیەکانی ژانی بە تەنها ناتوانین دەستخۆش خات و خەڵان دێم و خزمەتجان کاگێ بارزان کەریم ینی مەسلەیەکی دیکەی گرنگ کە لێرەیە ینی هەر پەیوەندی هەیە بەم بڕیارەی سەرۆک باڤڵۆکەویش بەجێکردنی زۆرێک لەو پرۆژانی کە لە ڕابردوو بە دیاریکراوی ڕاگیرابوون لە هەندێک لە ناوچەکان دەوترا پارە نییە بەڵام کە دەچوویتە ینی بنجوبناوانی ئەو مۆزوعاوە بە دوواداچوونت بۆ دەکرد هۆکاری دیکە هەبوو بەشێک بوو گەندەڵی بەشێک تەداخولات بەشێک بەرژەوەندی هەندێک سەرمایەدار یاخود هەندێک بەرپرسی باڵای حیزبی کە هەر خودی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون نیانێش هەندێک پرۆژەی گرنگ جێبەجێ بێت لە دوای ئەم بڕیارە ئەتوانین بڵین بە تایبەتی هەندێک پرۆژەی ڕێگاوبانی استراتیژی لەو ناوچانی ئێوە کە ماوەیەکی زۆر ڕاوەستا بوو دەزەکرێتەوە بە جێبەجێکردنی کە هەنێکی شیوا دەستکراوەوە بە جێبەجێکردن تایە بێگومان کاکاوڕێ ئیدارەی گەرمیان و سنووری ئیدارەی گەرمیان دابڕاو نییە لەم سنوورە جوگرافیایی کە ئەو بڕیارەی سەرۆک باڤڵی تێدا دەرچووە کە بە سنووری باس لە سنووری پارێزگای سلێمانی دەکات وەک باسم کرد بابەتەکە ڕێژەیە لەم سنوورە بە ڕێژەکە ڕەنگە جیاوازتر بێت لە چاو ڕێژەیەکی تر بێگومان پرۆژە هەبووە لەم سنوورە لە ڕێگەی فشار لە ڕێگەی ئەوەوە چەند دەستی کردووە یان پرۆژەکە دواتر محتەل بووە پرۆژەکە جێبەجێ نەکراوە وە کارەکەەوە بووە کەسێک لە پشتیوە کەسێک دەست ڕۆیشتوو لە پشتیوە بووە داوای پشکی لێ کردووە داوای بەشی لێ کردووە لە کاتێکا کە ئەو پشک و بەشە کە ئەدرێتە کەسێک یان ئەدرێتە دەست ڕۆیشتوویەک
ئەگەر بکرێتە خزمەتگوزاری وەک باست کرد بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی شار و شارۆچکەکان کە ئێستا ئەو کۆمپانیایەت لە کوالیتی ئیشەکەی کەمەکاتەوە خۆ لەوەی ئەبڕێت دوجار کێ زەرمە دەبێت خەڵک زەرمە بێگومان کە تۆ داوای پشک لە کۆمپانیایەکەکەی کۆمپانیەکە ناچارە بێ لەسەر یەکەکان یان لەسەر لەو خزمەتگوزاریە کە بۆ هاوڵاتیەکە لەسەرەوە زیادیکە. لە ساڵانی ڕابردووە پرۆژەی گەورە هەبووە بە هۆکاری دەستێوەردان یان بە هۆکاری داوای پشتکردن پرۆژەکە نەکراوە. پرۆژەکە ڕەنگە لەم سنوورە لەم مەملەکەتە نەکرابێ برابێتە حتا تەنانەت برابێتە دەرەوەی وڵات لە شوێنێکی دیکە کراوە پرۆژەیەکی استراتیژی بووە بە معیاری استراتیژی پرۆژەی استراتیژی بووە ڕێگری لێکراوە لەم سنوورە بکرێت داوای پشک و بەش و سەرانەی لێکراوە. کاکاوڕێ بەڵێمێ یەکشت بڵێم لەوەتەی زیادەڕەوی هەیە لەوەتەی دیاریدەی زیادەڕەوی هەیە خەڵکی فەقیر و کەم دەرامەت زۆر بە نسبەیەکی کەم زیادەڕەویەکە یان لە شوێنێک فەقیرێک زیادەڕەویەکە یان تەجاوزێکەکە ڕاستەخۆ لە ڕێگەی پۆلیس و لە ڕێگەی بەهێز ئەمنیەکانەوە ڕاپێکی دادگاکرێ بەڵام ئەوانەی کە ڕاپێش ناکرێن خەڵکە دەستڕۆیشتوەکانە خەڵکەکانەکە هێزی سەربازی بەدەسە یان هێزی عشایری و کۆمەڵایەتی بەدەسە بۆیە ئەم بڕیارە نەخشە ڕێگای کارکردنی ئێمە بێ لە داهاتوە و من لەم سۆنگەوە داواکارم کە هێزێکی تایبەتیش بۆم سنوورە تەرخان بکرێ ئەوەندەی زیادەڕەوی بە ئەوەمان لەبیر نەچێ ئەوەندەی زیادەڕەوی لەم سنوورانە ئەگەر کرابێ بەسەر زەوی کشتتوکاڵەکان کراوە لەسەر زەوی کشتتوکاڵی زیادەڕەوی کراوە لەسەر زەوی شارەوانیەکان نەکراوە لە ساڵانی ڕابردوو لێرە و لەوێ هەندێک کراوە بەڵامەکو ڕێژەیە ئومێ دەکەم ئەو هێزە بەردەست بێ بۆ ڕۆژانی داهاتوو وەک باسم کرد ئەم بڕیاری 129 سەرۆک بابڵ نەخشە ڕێگای کارکردنی ئێمە بێ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان سەرۆک شارەوانیە بەڕێزەکان و بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان هەندێک جار دەسەبەی بۆ بابەتێک یان دەسەبەی بۆ ڕێگری لە زیادەڕەویەک بە هۆکاری نەبوونی کارمەندی پێویست یان بە هۆکاری نەبوونی ئامێری پێویست یان ئالەتی پێویست ڕێگری لە زیادەڕەوی نەتوانراوە زیادەڕەویەکە ڕێگری لێ بکرێ و بیریشمان نەچێ یاسای ژمارە 3 ساڵی 2010 پەرلەمانی کوردستان هەیە یاسای ڕێگری لە زیادەڕەوی ئەم یاسا بۆ خۆی ئەگەر سەیری فەحوای یاساکە بکەی یاسای ڕێگەدانە بە زیادەڕەوی لەبەرەوە هەندێک مەتاتێتی تایە هەندێک کاتی تایە دوای 24 سعات و دوای چەند سعات ئەبێ ئاگداری زیادەڕەوی کار بکەیت و زیادەڕەویەکەی لاتە خۆ بێشک ئەگەر کەسێک زیادەڕەوی بکە ئامادەنی خۆی زیادەڕەویەکەی لابە تۆ بێ لە ڕێگەی قووەتی قانونی و قووەتی سەربازیەوە زیادەڕەویەکەی لادەی بۆیە ئەم یاسا ئەم بڕیارە عفو بەنسبەت ئێمەوە وەک مەسلێکی کوردی هەیە ئەڵێ خەڵکی مەکە زانێت چەند کۆڵان لە مەکایە ئێمە زانین لە ساڵانی ڕابردووە چەندە کوشتەی دەستێوەردان بووین چەندێک کوشتەی ئەوە بووین کە کەسێکی سەربازی کەسێکی سیاسی کەسێکی خاوەن عەشرەت و نفوس ویستویانە پرۆژەیەک ڕابگرن داوای پشتیان کردووە لە داهاتووە لە نەتیجە پرۆژەکە یان بە نیوە ناچڵ جێبەجێ کراوە یان هەر جێبەجێ نەکراوە و بەرهێنەرەکە پرۆژەکەی گواستۆ ڕۆیشتۆ جێگایەکی تر سەرنجام ئەم بڕیارە بۆ ئێمە بڕیارێکی مەدروسە بڕیارێکی جەریئانەیە بریا ئەم بڕیارە لە زەمانێکی زووتر جێبەجێ بکرای ئێستش کات زووە بە جێبەجێکردنی و بڕیارێکە وەک چۆن ئێمە بۆ ئێمە زۆر گرنگە لە کاتی بڵاوبوونەوەی بڕیارەکەیشا لە لای شعوری خەڵک بە هەستێکی تایبەتی دروست کردووە کە خەڵک ئێتر بە هەست بەوەکە ئەو پاشاگەردانیە یان ئەو بێسەروبەریەی کە لە مڵک و ماڵی دەوڵەتە هەیە لەسەر زەوی شارەوانیە یان کشتتوکاڵە یان زەویەکان جۆرەکانی ترێتی ڕێگری لێ بکرێ ئەمە ببێتە لەمپەرێ لە بەردەم ئەو زیادەڕەوی کارانە و ئەوەی ئێستا ئەمێنێتەوە لە لای ئێمەمانان وەکو حیمایەی بەڵکوماڵی دەوڵەت یەکە ئیداریەکان لای سەرۆک شارەوانیەکانە بۆ جێبەجێکردنیان بڕیارە وڵای گرنگە خۆی چەنە بڕیارەکە ماژەی بۆ داوە بۆ نمونە بەرپرسە حیزبی و سەربازی و ئەوانێکی تر باڵا دەستن لە حیزب و لە حکوومەت و لە سەربازیە بۆ نمونە لە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وەکو بڕیارەکەی سەرۆک باوەڵ تاڵەبانی دەڵێ گەر هەستن بەم کارە لە دوای بڕیارەکەەوە
ئەوە تووشی لێپرسینەوە و سزای تون دەبن لە حیزبە بەڵام لەوە گرنگتر منەمێ وەکو دواپرسیاریش بۆ جەنابەت کاک بارزانانی تا چەندە گرنگە وەکو جەنابەت دوتت کەیتر پێویستە لەسەر بەڕێوەبەری سەرۆک شارەوانیەکان یاخود سەرۆک شارەوانیەکان دەست بکەن بە جێبەجێکردنی بڕیارەکە خواردخۆتان لە ینی توندی سزاکان ئاگادار بکەنەوە کە ئەگەر بەشدار بن لە هەر جۆرێک لە جۆرەکانی دەستێوەردان یاخود ناعەدالەتی یاخود گەندەڵی ئەگەر لە داهاتوو ئەنجامی بدەن. کاکاوڕێ وەک باسم کرد بۆت ئەمە دەلاقەیەکی زۆر گرنگە بۆ ئێمە لە ڕۆژانی داهاتوو لەگەڵ سەرۆک شارەوانی بەڕێزەکان و لەگەڵ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانیش بەسپاسەوە هەموو کات هاوکارمان بووە لە سەرخەت بووە بۆ هەر زیادەڕۆی و هەر سەرپێچیەکە کرابێتە سەر مڵک و ماڵی دەوڵەت بێگومان ئەم بڕیارێکی زۆر گرنگە بۆ ئێمە ئەوەی کە تاوەکو ئێستاکە لەسەر قودرەتی خۆمان یان لەسەر جەسارەتی خۆمان کردومانە ئێستا بەدوای لەسەر قووەتی قانونی ئەم بڕیارەیکەن و لە هەر جێگەیەک لە هەر پۆست و پلەیەکە کەسێک بێوێ زیادەڕەوی بکات کەسێک بێوێ مڵک و ماڵی دەوڵەت یان شارەوانی داگیر بکات و بۆ مەکسەبی شخصی خۆی بەکاری بێنێ ئێمە نەخشە ڕێگایەکمان لە بەردەسایە کە بڕیاری 129 سەرۆک باڤڵە دەتوانین لە ڕێگەی مەرجعی خۆمانەوە لایەنی پەیوەندیداری لێ ئاگادار بکەینەوە بۆ ڕێگریانە و وەک باسم کرد بڕیارێکە بۆ بەرژەوەندی ئێمەیە بۆ دەستکراوەی ئێمەیە لە جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکان. دەست خۆشکاک بارزانجان بەڵێ خات و خێڵان ینی قووەتی یاسایی دوای ئەوەی کە بڕێارێکی سەرۆک باوەجا تاڵەبانی دەرچۆ بۆ مەبەستە قووەتە یاسایەکە لای ئێوە وەکو بەڕێوەبەری شارەوانیەکان لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان تا چەند نەتوان لە ڕۆی یاسایەکەەوە ئێوە پاڵپشتی بۆم بڕیاری سەرۆک باوەجا تاڵەبانی دروستکەن بە تایبەتی بۆ کەسانی کە مەبەستم بوو کاک بەرزانی ژۆڵام باتەوە بەڵام دیار بوو پێی نەگەیشت کە ئەوانەی بۆ نمونە فەرمانبەرن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێگری لەوانیش بکرێ بەڕاستی دوا پرسیار بۆ بەڕێز ئەم بڕیاری کە دەرچووە من لە ئەوڵەوتم وکو یاسایەک یعنی پاڵپشتە بۆ یاسا و ڕێنمایەکانی حکوومەت هاوکارە بۆ ئەوەی ئێمە یاسا و ڕێنمایەکانی حکوومەت جێبەجێ بکەین و هەروەها سەرۆک شارەوانیەکان فەرمانبەران لێپسراوی باش لێپسراوی هۆبە هیچ کەسێک لە مەولا ناتوانێت ئەگەر هەوڵی دابێت بە نەوعێ لە نەوعەکان لە یاسا دەربچێت و ڕێکەوتنێ بکە لەگەڵ وە بەرهێنێک لەگەڵ ئەم لاولا بە هیچ شێوەیەک لە مۆلا ناتوانێت چکە بەڕاستی ئەزانن کە چاودێرێک هەیە یەکێکەیە لە پرسیینەوەیان لێکات بۆ ئەوەی ئەگەر حاڵەتی وا هەبوو لەوانەیە پێی نەزانرابێت مەسەرەن ئەم مۆزەفە شتێکی وای کردووە یان بەرپرسێک لە پشتی ئەوەی سەروی ئەوە بەڵێ چاوپۆشی لێ کردو بەڵام لە مۆلا ناتوانرێت ئەو شتە بکرێت بە دڵنیایەوە سوودێکی زۆریە بێت و پشگیرە بۆ ئەوەی ئێمە بتوانین یاسا و ڕێنمایەکان لە ساسە جێبەجێ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ خات و خێڵان عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەڵەبجە کە لە ستۆدیۆ لەگەڵمان سپاس دەکەم. سپاس بۆ کاک بارزان کەریم بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی گەرمیان کە بۆ سپاسەوە جەنابیشیان لە کەلار لەگەڵمان بوون. هەروە سپاس بۆ کاک ئاوار عەلی بەڕێوەبەری شارەوانیەکانی ڕاپەڕین کە لە ڕانیەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.